بە تەوەری دووەم لەگەڵتان بەردەوامین کە بڕگەی تەندروستیمان بۆ ئامادە کردەوە باز لە خۆراک و گەشەی منداڵەکەی من گفتوگۆی زیاتریان بابەت دەکەم لەگەڵ دکتۆرە نیگا شەفێ پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و خوراکی مناڵ کە بشێکی ڕاستەخۆ لە سعودی ئامادەیە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین. بانی باش دکتۆرەوە خێر بێ. باش بانی بینێرانی ناڵتی باش سپاس دەکەم. سپاس ئامادەبوون تۆشەکەم. بژی زۆر سپاس. باز لە گەشەی مناڵ دەکەین لە هەمان کاتدا باز لە خۆراکی تەندروست دەکەین. با سەرتا بینە سەر ئەو خۆراکە تەندروستانە کامەیە کە پێویستە یاخو بە ضرورەت دادەندرێت بۆ گەشەی مناڵ. بەڵێ خۆی شتێک نییە بڵێن فلان خواردن بەڵام بە شێوەیەکی گشتیە بێ باڵانس بێ خواردنەکانی خۆی ئێمە سێ پێگاتی سەرەکی گەورەمانەیە لە خواردنە بڵێن کە پێوترێ ماکرۆنیوترێنتەوەی پرۆتین و کاربۆهیدرات و چەوریە هەرێکیان بە ڕێژەیەکی دیاریکرا و تقریبا ئەگەر باسی دایەتێکی ئاسایی بکەین بۆ مناڵێکی ئاسایی لە ساعت 40-50 ئەتوانێت بۆ نمونە کاربۆهیدرات بێ لە ساعت 15 بۆ 25 پرۆتین و لە سا 15 بۆ 30 دەتوانێت چەوری بێ و هەڵبژاردننی بڵێن کاربۆهیدراتی تەندروست یان پرۆتینی تەندروست ئەمەش هەر ئەساسە بۆی کە بۆ منە ئێمە لە چەوریەکان هاڵین بە چەوری باشەکان بێ ئۆمێگا-3 زۆر بەکاربێنن ڕۆنی بۆ منە زەیتی زەیتون ئەمانە زۆر بەکاربێنن ماسی بخۆن چەرەسات بخۆن لە کاربۆهیدراتەکانە خۆتەزانی مناڵ زۆر حەزی لە نەستە لەو چکلێت ئەم شتانە کاربۆهیدراتێکی ناتەندروستە کە پێوترە ڕیفاین شوگەر بەرامبەر بۆ کاربۆهیدراتی تەندروستمانەیە کە نانی بۆر و برنجی بۆر و میوەکان ئەمانە کاربۆهیدراتی تەندروستن و پرۆتینیش بە ئاماشەوە تا دەستکاری نەکراو بە شتەکە سروشتی و ئاسایی بێ باشترە. بەڵێ باشە دکتۆر لە پرۆتینەوە با دەست پێ بکەین لە تەمەنی چەند مانگەوە پرۆتین بۆ منداڵ بەکاردەهێنرێ و بە تایبەت باز لە گۆشتی سوور و گۆشتی ماسی با بکەین. بەڵێ خۆی پرۆتین هەر لە ناوسکی دایکەوە زۆر گرنگە بۆ گەشەی مناڵ حتا ئێمە بۆ منە لە سێمانگی ئەخیر کە سەر ترایمستەری بڵین کاتی سپڕی بەدایکەکڵی زۆر با پرۆتینات بخوا بۆ ئێمە خۆی لە شێوی زانستی ناوێ مناڵ زۆر گەورە و خەپە بێ بەعکسی بڵین باوەڕی کوردواری خۆمان حەزەکە مناڵەکە گەورە ئەوە بێچکە تا ئێمە تەشجیعی ولادە بڵین لە دایکبوونی سروشتیەکەین بۆی مناڵەکە زۆر قەڵەو نەبێ بەس تەندروست بێ ئەندامەکانی لاشەی باش دروست بوو بێ باش گەشە بکە لەبەرەوە پرۆتین هەر لە سەرەتای دروستبوونی مناڵەوە زەڕۆرە و دواییشە درێ بز ڕێژەکانی ئەگۆڕێ ینی ها لە هەر تەمەنێکە لە دایکبوون نەفتانە چەند جار پێ بدرێت یعنی شتێنیە بڵێ پرۆتین خۆی شیرەکە پرۆتینی تیا هەم شیری قوتو هەم شیری دایک و شێوەی هەڵمژینەکان کازایی وەیمانە ئەمە دوو پرۆتینی سەرەکین کە لە شیری دایک و لە شیری قوتوشە ئێستا ینی وڵنیە هەوڵە درێ وەکو شیری دایکی لێ بکرێ ڕێژەکانی ئەگۆڕێ چەند بە چەند بێ و چ بۆ چەند باشە هەر بەپێی تەمەنی مناڵەکە گەشەی مناڵەکە هەنێ نەخۆشی هەیە کە پێویستە کامیان زیاتر بە ئەویان کەمتر بێ ئەگۆڕێ ڕێژەکان وەکو خواردن کە ئەڵین ئێمە 4 بۆ 6 مانگی توانین دەست پێ بکەین ئەگەر مناڵەکە گەشەی تەندروست بوو دوای ئەوە وردە توانین بە 1 بۆ 2 مانگ چینە سەر پرۆتینات یعنی 1 بۆ 2 مانگی سەرەتا بە کاربۆهیدراتی سروشتی و کوتماوی برنج و پەتاتۆم شتانە دەست پێکەین دوایی وردە ئەچینە سەر پرۆتیناتەکان کە ئیتر دەتوانین گۆشت بکەینە ناو خۆراکەکانی. دکتۆرە لە تەمەنی 4 بۆ 6 مانگی مەبەست لێ ئەتوانرێ گۆشتی سووری بدرێت سەرەتا ئێمە طبعاً بە گۆشت دەست پێ ناکەین چکە مناڵ بە شیری خواردن تەمەنە ئەوەش گۆڕە یان ئەگەر مناڵەکە بێت لە شوێنێک ینی لە کاتێکا بێ ملی بتوانێت ڕاگرێ بتوانێت دانیشێ بتوانێت شت قوت بە تەمەنێکی دیاریکرای هەیە 4 بۆ 6 ئەگەر مناڵەکە ئاسایی بێ یعنی ئێمە باستە مناڵان ناکەین کە گەشیان دواکەوتووە بەس زۆربەی مناڵ لەو تەمەنەیە ئەتوانێت بەس بۆ منە مناڵە گەشەی دواکەوتووە ناتوانێت هەر ملی نەگرتۆی لەوانەیە درەنگتریش لەوانەیە بە 7 مانگی و 8 مانگی بە شێوەی جیاواز دەست پێ بکەی هەنێجار هەتا پێویستەکە سۆندەی بۆ دابنێ لە ڕێگەی سۆندەوە دەست پێ بکەی ئەگەر مناڵەکە لەوانەیە بۆ منەشە لە دەماخانەیە کێشێکی تایبەتیان هەیە بەڵام مناڵی ئاسایی زۆربەی لەو تەمەنەیە ئەتوانێت دەستکا بە خواردن و ئیتر وەکوتە وردە بەشتی سەرەتا تا فێرە بێ مناڵەکە و ڕخۆڵەشی ڕایەت دوای وردە بۆی چکان پرۆتینانە هەنێکیان هەستیاری دروستەکەن لە دیوار ڕخۆڵی مناڵە ئەبێ بەوریایەوە لەژێر چاودێری پزیشکا و کاتە دەستەکەی بە خواردنەکان هەموو 3 ڕۆژ بۆ هەفتەی جارێک یەک خواردنی تازە ئەدرێ بە مناڵەکە یانێ بێتەوە بۆ منە یەکەم جا برنجی تێ تا هەفتە بەس ئاو برنجەکەی تێ هیچی تری نایەتێ هەم لەبەر ڕاهاتنی جستەی مناڵەکە هەم لەبەرەوەی یعنی ئەگەر حساسێت شتێکی دروست کرد لە جستەیە تۆ بزانانی ئەمە هەم خواردنە بۆ چکە گرتۆ لێک کاتا دووسێ خواردنی دیاریکراوی بە مناڵەکە نازانی هی کامیان بۆ لەبەرەوە لە سەرەتا بێ 3 ڕۆژ هەفتەی جارێک خواردنەدرێ بە مناڵەکە و خواردنی تری بۆ زیاکرێ وردە تا فێری هەموو خواردنەکانە. دکتۆر مناڵمان هەیە هەر لە سەرەتای لە دایکبوونیەوە کێشەیەکی شیر ناخوات یاخود لە تەمەنەکانیشە کە تەمەنی گەورە بێت خواردن ناخوا بە سەختی خواردن نەخوا تێبینی تۆ چیە لەسەرەمە ئەم حاڵەتە؟ وڵی ئەگەر خۆی هۆکار هەیە زۆر جار ئێمە کەوێنە لامان بە دوای هۆکارەکە ئاگەڕێن هۆکاری جیناتی دەوری هەیە هۆکاری 4 دەور
زانیاری دایکەکە ڕۆشنبیری دایکەکە هەنێجار یان یەک تریکی بەسیتە بۆ منە دایکەکە غەڵەتێکی کردو لە شێوەی پێدانی لە مەمەکەی لە خواردنەکان ئەمانی بۆ چاکەیتەوە چاکە بێ هەنێجار ئەچێ نابۆ هۆکاری قورسە بۆ منە کەم خوێنی کەم میشتیایی دروستەکە هەنێ حتا کەمی ڤیتامینەکان کەمی کانزاکان بە دوای ئەمانەیە ئەگەڕێی یا هەنێ نەخۆشی بۆ منە لە مناڵی زۆر بچوو کاجاری وایە التیاباتێکی زۆر بەقوتی هیچ مشکلەی تا هەست پێ ناکەیتە ناوەیە کە لە خواردن شتەوەسە یان نیشانێکی سەرەتای ئەوەیە کە لە خواردنەوەسە بە دوای هۆکارەکە ئاگەڕێی هۆکارەکە چاکەیتەوە کاتە خواردنەکەش خۆی چاکە. دکتۆر هەرمێ لەسەر بابەتی شیرەکە بۆستم بۆم لە مناڵەکە تەمەنێکی کەمی هەیە کاتی دایکەکەی شیری ئاەتجا شیری خۆی بیان شیری قوتو ئەم بابەتانەی دیکە بێت مناڵەکەی سەر ئەڕشێتەوە یاخود نەیخوا حەزی پێی نییە ئەگریت باشە ئەمانە لێرەدا چی بکا دایکەکە چ بگا بۆی کە مناڵەکە شیر ناخوات خواردنی دیکەش بێگومان هەر ناخوا خۆی هێنانەوەی شیر ئەویش هەر ئەوکوتم جۆری هەنێکیان هەیە فسیۆلۆژی پێوترە خۆی دەرچەی بڵێن چوونە ناو سوورەنچێک بۆ ناو گەدا شلە لە مناڵی ساوایە ینی بە تەواوەتی تون نەبۆ ماسوولکەکانی لەبەر ئەوە شتێکمانەیە جێری ینی گەڕانەوەی هێنانەوەی شیر لە مناڵی ساوایە تا تەمەنی ساڵونی و نەخۆشی پێ ناوترە ینی ئەمە شتێکە ئاسایە وردە لەگەڵ تەمەناکەمە بێ نەسانەوەسی مناڵ بۆ منە لە تەمەنی ساڵا باشە بن بەڵام هەنێکیانیان مێنێت تا ساڵ و نیویش بەس لە چ کاتێکانە خۆشی پێ ناوترێ سیرەکەی مناڵەکە گەشەی باشە هیچ مشکلەیەکی بۆ دروست نەکرۆ التیهاباتی سنووانە ڕشانەوەکەی تەنها شیرێکی بزڕکاوە بۆ منە خوێن وشتیتیانە لیمانیتیانە تووشی هیچ کێشەیەکی ناکات تەنها لە کوردی خۆماڵی زیادە خۆری تەنها شیری زیادە خۆری یێنێتەوە تاو ئەمە نەخۆشی نییە ئەگەر مناڵەکە گەشە هەموو شتێکی تاوا بێ وکوتم بەڵام ئەگە هیچ پێویست بە عیلاجیش ناکە ئەگەر لە مەرحلانە چوویە دەرەوە بۆ منە مناڵەکە زیاد لە حەدەچ ئەڕشێتەوە بۆی کرۆ بە التیهاباتی قەسەبات سوورێنج کوشتی برینار کردووە گەشە و هەموو شتێکی لە دوایە لەو کاتانە پێویستەکە دکتۆر تەداخل بکە و عیلاجی تایبەتی خۆیە هەتا جۆری شیرەکەش جۆر هەیە کە بڵێن مادی تیا شیرەکە قورسرەکە ناڵێ لە گەدەی باسانی بێتە دەرەوە ئەم جۆرە شیرانە ئەم جۆرە ڕێژیمە بەکارێنرێ بۆی مناڵەکە چاک بێت. دکتۆر زۆر جار مناڵ کێشەی تەندروستیشی نییە بەڵام هەموو خواردنێک ڕەت دەکاتەوە و حەزی بۆ خواردنە نییە ئەمەیان چییە؟ شتێکی لە عیلمیش پێوتە پیکی ئیتەر یعنی ئەمە مەجموعەیە مناڵن بە ئارەزوی خۆیان خواردن هەڵەبژێرن دایک و باوک عینەشت زۆر دەوری سەرەکی هەیە مجموعە ڕێک چارەیە توانێت بیکایەکێک لەوانە بۆ منە مهمترین شتەوەی خۆیان خویەکی تەندروستیانە بە دایک و باوکەکە چکە بۆ منە من دایکم هەموو داقی لە بەرچاوی مناڵەکەمان بڵێم یا ئەوە ناخۆم حەزم لەوە نییە نازم چی مناڵەکە شوێرە بێ لەمەوە یان سیرەکەی فلان خواردن دانانە لەسەر سفرەکە باوکتانەوە ناخوا ئەوە ناخوا برا گەورەکەی بەز ئەماخوا مناڵەکەشە لەو تەمەنەوە فێرەبێت کە خۆیەک بە خۆی هەڵەبژێرە و طبعی وەکو خۆمانەڵێن کشمیشی دەرەچێت بەڵام ئەگەر یعنی بۆ منە هەمویان خواردنەکان خۆن گەشتێکی تایبەتیش ناخۆن لە بەرچاوی مناڵەکە زۆر زەق نەکرێتەوە خواردنی هەممەجۆری پێ بدرێ هەر لە سەرەتاوە مناڵەکە خۆی بەشداری پێ بکرێت کە گەشتە تەمەنێک لە حازرکردنی خواردنەکە لە کڕینی لە دانانی ڕازانەوەی سفرەکە کاتی دیاریکراویان هەبێ بۆ خواردن بۆ منە هەشتی باینان بخورێ دوانزەنان بخورێ ئەمە تانی و ساعتێکی جیاوازی هەبێ قەینا بەستێک مناڵەکە ڕۆژە دوانزەی نیوەڕۆ هەستێ ڕۆژە هەشتی بانی هەستێها شتیهای تێکەچێ مناڵ زوو بخەوێنرێ چکە کە تا زوو بخەوێ زوو خەبەرێ بێتەوە شتیهای باشە بێ ینی ئەمانە شتی دەرەوە کەم بکاتەوە چکە سیرەکەی پێش لەمەکە دۆزە نەستەلیان جبسیاتێت طبعا بێگومان شتیهای گیرە ینی هەمووی تەکنیکە ئەگەر بەکاربێنرێ و بگریتە بەر زۆر ئاسانە چاکبوونی بس ینی بێ بە دایەتی ڕۆژەکەی ئەمادەتە نەڵیم بزانین چۆن خواردن نەخوا بۆ یا بچیتەوە شتانی بۆ لابیت و بۆ زیاکەی خۆی چاکە بێ. دکتۆر ئەوەی زۆر بەربڵاوە ئێستا و باسی شیلەوە دەکرێت و دەشبیندرێت مناڵەکە بۆن منە جبس زۆرە خوا شیرینی زۆرە خوات خواردنەوەی گازی وینی تەمەنێکی کەمی هەیە بەڵام پەنا دەباتە بەر خواردنەوەی گازیەکان ئەمە تا چەند گرفتی تەندروستی بۆ منداڵەکە دروست دەکات یعنی لە پاوی کە زۆر بادەوە دەکرێت خراپە نابێ مناڵ ئەم جۆرە جبس و خواردنەوە گازیان بخواتەوە بەڵام ئەشی درێت هەر بەردەوامین خۆی ئەمە تقریبا نەتوانم بەڵامینێکی ڕۆژگارە ینی چۆنەڵی شتێکە لە هەموو عالەماوایە ئێمەش بەشێکین لەوە بەڵام هیچ نەبێت لە دەرەوە زیاتر کۆنتترۆل کراوە کۆنتترۆلی شوێنە ڕسمەکان کراوە ینی وەکو مەکتەب و وەکو شوێنانە و مناڵی زۆربەی کاتی لەوەیە تا ساعت دووسێ لەبەرەوە باشترە لە مناڵە بەڵام لای ئێمە زۆر بەداخەوە مناڵەکە زۆر بچووکە هەر لە مناڵی و دایکباوکە خۆی بۆ هێنە ماڵەوە فێریەکەن یان خۆیانی خۆنەوە مناڵەکەش چاو لەوانەکە ئەگەر بکرێت هیچ نەبێ نێنرێتە ماڵەوە بە هیچ جۆرەم خواردانە ئەگەر لە دەرەوە بە شێوەیەکی کەمتر بیخوا باشترە وەکوتم کۆنتترۆلی مەکتەب شتەکان بکرێ هەر باشترە زۆر زەرری هەیە ینی بۆ مناڵانی کەمە خۆن ئیشتیهایان نەگری و خواردنە تەندروستەکەیان پێ ناخورێ بۆ مناڵانی کە زۆر خۆرن لەبەرەوەی تاقێکی زۆری تیا هیچ سوودێکی نیە بۆ منە تۆ بپسیە کە خۆی یەک دنیا کاربۆهیدرات و تاقە و شەکلیتیای بەرامبەر بۆ هیچ ڤیتامین و کانزایەکی تیان نیە
لەبەرەوە تاقیەکی زۆر وەرەگری بەرامبەر بە ینی بەهایەکی خۆراکی زۆر کەم. ئیتر ئەمەش لەو مناڵانەی کە قەڵەون ئێستا قەڵەوی ژووردە وردە زۆر بۆ خۆتەزانین لەبەر دانیشتن لە بەردەم ئایپاد و تەلەڤیزیۆن و خواردنی خێرا و ئەمانە یانی ئەوەش گرفتێکی تر لەو مناڵانەشا کێشە زۆر دروستەکە ینی لە باتی ئاو هەر ساردێ خۆنەوە لەبەرەوە زۆر کێشیان بۆ دروستەکە بە هەردوو لایەنەکە خراپە. دکتۆر دەمەوێت باسی ئەو خۆراکانە بۆ بکەی کا زیان بەخشن و بەتایبەت لە نێویانێدا منداڵ هەنی منداڵ هە لە منداڵی و فێر بۆ چا دەخواتەوە یاخود خواردەمەنە گازیەکان دەمەوێت باسی زیانی ئەو خواردنانم بۆ بکەیت. بەڵێ خۆی زیانەکانی زۆرە بەخواڵوانی یەک بەرنامەی تەواو دانیشی نەبێ بەڵام بە شێوەیەکی سەرعی ئەگەر باسییان کەین یەکێک لە گەورەترین زیانەکانی کە ڕۆژانە زۆرەی بینین ئەوەیە کە فایتی توانیتیان ناڵە چا هەڵمژرێ ینی چا کالسیۆم یعنی بە زۆری بۆچی ئێماڵین ئاسن زۆر مهمە چونکە زۆربەی مناڵ تەمەنێکی گەشی سەریعی هەیە لەم تەمەنەیە زۆر پێویستی بە ئاسنە بۆ دروستکردنی خۆراکەکانی بۆ گەشەی بۆ ئەمانە کە ئەم چایە خواتەوە ناڵێ سوود لە ئاسنی ناو خۆراکەکە وەرگێ لەبەرەوە کەم خوێنی زۆر باو لە مناڵانی لەوە چە بڵم بەخوانیەوەی زیاتر کێنا کلینیک و فاسیان بۆکەی خاستەنەوانەی کە کێشەی خۆراکیانەیە کەمە خوایە زۆرە خواسیرەکەی مشکلەی کەم خوێنەکەی لەگەڵا ئەمە ئەوە زایدەن خواردنەوە گازەکان مادەی فۆسفۆت و ئەوی زۆرتیایە کە واکات خوێن ئێسک شیە کاتەوە ینی هەڵنا کالسیۆم کە تۆ لە خواردنەوە هەڵێمژی ناچێتە ناو ئێسقانەکە و بنیشە و ئێسقانێکی پتە و بەهێز دروست بێ بە پێچوانەوە ئێسکەکە شێ بێتەوە ناوخێن لە ڕێگەی میزەوە دەرەچێ لەبەرەوە مادەیی کە لە ناو ساردیوینەکە هەیە بە شێوەیەکی گشتی وەکوتم خەوتێکە خۆراکی مناڵەکە حتا فرەجوڵەیی کێسە زۆر کێشەیەکی باوە لە ناو مناڵ و ئۆتیزمۆمانە بم خواردنەوە کاربۆهیدرات و تاقە زۆرانە و کە بای خۆراکی کەمە زۆر زیاکە فرەجوڵەیەکە کەم خوێنەیەکە خراپی ئێسکەکە خراپی خەوەکە خراپی ئیشتیها دروستەکە کێشەکانی زۆرە بەگشتی. دکتۆر هەمویان ینی هەمویان پێیانەوترێت های کالۆری ماڵنیوتریشن ینی کالۆریکی زۆری تایە و بەهایەکی بەدخۆراکی ینی بەدخۆراکی دروستە کاتەوە ئەگەر حسابی کالۆری بکەین کالۆریکی زۆری وەرگتۆلانێ لە پێویستی خۆشی زیاتر بەس لەبەرەوەی بەهای خۆراکی کەمە تووشی بەدخۆراکیەکە. باشە دکتۆرە کاریگەریکە یاخود ئەو زیانانی کە زۆر پەنا دەبێتە بەر بۆ منە چاخواردنەوە و جبس و ئەم بابەتانە کاریگەریکی ڕاستەخۆ لەسەر منداڵەکە دەردەکەوێت ڕاستەخۆ لەسەر گەشە و کێش و باڵای منداڵەکە دەردەکەوێت زۆر وازە حچکە ئێستا بۆ منەوەی کە خۆم ببینم نەخۆشەکانی خۆم فوداریم هەیە ینیەوەی کە پێشەوەی بێنە ژوورەوە ینی فیلێکیانەی ئەڵێن چی ئەخوا بین و سەرەوە ینی ماوەیە چیە خوا چاخواتەوە جبسە خوا فڵان شتە خواوانە سیرەکەی یانیوانی کە زۆربەی کێشیانەی هەمووی سەحی لێ درراوە ئەنێەوە باشترین دلیل ینی قەت کەسێکم نەدیوە کێشەی تەندروستی هەبێ و بڵێ وەڵا هیچ شتێکی ناتەندروست ناخوا شتە باشەکانە خوا و ینی زۆر ڕاستە خۆ پەیوەندی هەیە و زۆر زوش دەرەکەوێت چکە وەکوتم مناڵ گەشەی زۆر سەری ئێستا ئێمە ڕەنگە من بۆ منە کە چاش بخۆم بە شێوەیەکی ناتەندروستیش لەبەرەوەی تا ڕادێکی باش گەشەم جێگیرە بە 6 مانگ بە ساڵێک تیام دەرەکەوێت بەس مناڵ ئەگەر خۆیکی ناتەندروست بۆ 2 بۆ 3 مانگ بکەرێت یەکسەر چکە گەشەکەی سەری یەکسەر کارگەری خراپەکانی دەرەکەوێت لەسەر جەستی. بەڵێ دکتۆر ئێستا لە کۆنتترۆل ئاگاداریانکردنەوە کە لە NCCەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خەڵک پەیوەندی کردو و پرسیاری ئەوە دەکەن یەکێکیان دەڵێ منداڵەکەم تەمەنی 7 ساڵە و تەمەنی یاخود کێشی 18 کیلۆیە بەڵام گۆشت ناخوات لەگەڵ برنجدا ینی برنجی ناخوا گۆشت و برنجش ناخوات. وڵی خۆی ئەمە ئەگەر ناڵم دایەت شتێک نییە بڵێ ئەمە نەخوا زۆر زەرری لە خۆی گۆشت بۆ منە ڤیتامین B12مانەیە لەوانەیە ئێستا لە دەرەوە هەیە ڤیگانەکانوانەی کە بەس سەوزەوات و یعنی بەرهەمی حیوانی ناخۆن ڤیتامین B12یان زۆر مشکلا بێ ینی بەس ئەگەر بۆ منە ئەم گۆشتە بێنی تاویزێکی بەرامبەری مریشک بخوا گۆشت ماسی بخوا سەرچاو پرۆتینەکانی تر کە پاقلەمەنیەکانە و چەرەساتەوە ئەم شتانەیە ئەگەر دایەتێکی مەزبوطی بۆ دانیت و هۆشایی تەندروستیان هەبێ ڕەنگە کێشە نەبێ بەڵام ئەگەر هەر بە شێوەیەکی هەڕەمەکی و لە جیاتیەوەی کە گۆشت ناخوا بچێ پەتاتی سورۆکرا و فینگەر و هەمبەرگەر و پیتزا ئەمانە بخوا بێ گومان تووشی یعنی کێشەی خۆراکیەکە ئەو شتێک کە سەرەتا باسم کرد هاوتم کاربۆهیدرات و پرۆتین و چەوری ئەبێ ئەم ماڵانسەی بۆ بدۆزیتەوە و بە شێوەیەکی تەندروستیش بێ. دکتۆرە پەیوەندێکی ترمان بۆ هاتووە ینی هاوکارم لە خوارە ئاماژەی پێ دەکەن دایکەکە بازەوە دەکات ئەڵێت منداڵەکەم تەمەنی 7 مانگە بەڵام دەم بۆ خواردن ناکاتەوە واتە هیچ جۆرە خواردنێک ناخوات تەنها پەنا دەبرێتە بەشیر واتە تەنها شیر قوبڵ دەکات خواردن ڕەت دەکاتەوە ئەمەیان چۆنە؟ وڵایەوە بێ سەردانی ئەگەر خۆی بۆیتە یعنی کۆنتترۆل کرا بۆی چاکرا زۆر باشە ئەگەر نابێت سەردانی پزیشکی پسپۆ بکات چکە
زۆر جار گرفتەکەی چی بێ؟ گرفتەکەی زۆر جار ئشتیهای مناڵەکەەوە کوتم زۆر جار ڕۆشنبیری دایکەکە تاوانیە لەوانەیە لە شتێکا کێشێکی هەیە ناتوانێت بەسەری ئازاڵ بێ ئەچێتە لای کەسی پسپۆر ڕێنمایی تاویاتێ و کاتە شتەکەی لە ئاسانە بێتەوە و متابعکرێ ئەگەر کێشەی تریشیە بێ بۆ نمونە وەکوتم کەم خوێنی و مشکلەکانی تریانی کێشە تەندروستیەکانەوانی بۆ چاکرێتەوە خۆی چاکە بێ بەس زۆر جار بە بیرۆکەی هەڵە بێ بە تااقەتم نییە بێ بەوەی کە ئێستا گەرمە مناڵەکەم تووشی سکچوونە بە سیرەکەی دەستپێکردنی خواردن لە مناڵی بچووکە بڵێن زۆر دواخەنەگاتە ساڵەگاتە دوای ساڵ ئەمە زۆر کێشە دروستەکە ینی گەشەی مناڵەکە بە تەواوەتی دواکەوێ و کێشەیەکی هەیە لە مناڵە لەبەر ئەو گەشە سەریعی ئەگەر لە فترێکی محەدەدا فرێنەکەی ڕەنگە دوای زۆر قورسویان ئەتوانم بڵێم ئەستەمیش بێ گەڕانەوەی کێشی و باڵای بۆ تەندروست لەبەرەوە زۆر گرنگە ئەو فترەی سەرەتا و ساڵی یەکەم و دو ساڵی یەکەم زۆر زوو سەردانی پزیشک بکرێ و بۆ ئەوی کەشیرەکە ینی کەشیرەکەی نانێکەوێتە حومانگەکەوێتە ساڵ تووشی کەم خوێنیە بێت تووشی قەبزیە بێ گەشەی دواکەوێ یعنی زۆر جاریەتە لای ئێمە ئیترڵێک کە زۆر جار گەشتەوە حەدەی لە دەستیش دەرچووە لەبەرەوە گەر لە فترێکی سەرتاوە کوتم 4 بۆ 6 مانگ تا ماوەیەک هەرمە حاوەی کردنی توانی سەرکەوتو بێ باشتر سەردانی دکتۆر ئەمێت وەڵامەکەی بە وردی زیاتر دەست بکەوێت بۆ منە 7 مانگە پێویستە کێشی چەنێک بێت باڵای چەنێک بێت ئەگۆڕێ بڵین تەندروستە سیریکە ئێمە شتێکمان نییە ئەمە زۆر جار من 4 دانەین بۆ نمونە سیری ئەو چارتاکەی ئەمە زۆر ڕاست نییە بۆ هەموو مناڵێک یعنی کێشێکی تەندروست مناڵەکە خۆی کێشی چەند بۆ لە ولادەیە بۆ ینی کە لە دایک بۆ دوای 4 مانگ ئەمە بە شێوەیەکی ڕەفلێت یان بە شێوەیەکی گشتی باسیکەین دوای 4 مانگ دەبڵە بێتەوە یعنی بێ بە دووەوەنە لە ساڵا بێ بە سێ ئەوەنە ئەما گەرگەشێکی تەندروستیە بێ ینی بۆ منە 2 کیلۆنی بووە بێ بە 5 بێ بە ئاواهی ینی شتەکان شتێکی محەدەد نییە بەڵام بە شێوەی مناڵەکە جیناتی دایک و باوکی بیئەکەی ئەگەر نەخۆشی نەبێ ئەمانە هەمووی تەسیرەکە بۆ کێشی بڵێن نهایی چەند بێ دکتۆر بە فرسەتی زانم پرسیار لەبارەی کێش و باڵای تەندروستەوە بکەم زۆر جار دایک و باوک قەرار لەسەر مناڵێن ئەها ئەڵێن ئەو مناڵەمان چەند قەڵە و جوانە بیر لەوە ناکەنەوە کە چەند زیان بە تەندروستی دەگەێنێ و لە بەرامبەردا مناڵێکە کێشی تەندروست بێ و قەڵە و نەبێت بە سیس و لاوازی دەزانن بەڵێ خۆی ئەوەکو وتم قەڵەوی لا ئێمە تا ئێستش بە تایبەتی بۆ مناڵ مەڕغوبە ینی حەزەکەی مناڵمان خەپە و جوان بێت باخڕ بە ئەگەر تا ڕادێکی تەندروست ئەویش ینی هاوت گوتم 4 چارتەکەش بۆ منە لە 5ەوە تیاتی سنتال تا لە 5 لەم ڕێنجەیە هەمووی تەبعیە ناوی لە 5ەکە زیاترە زۆر ناتەبیە ناوی لە 5ەکە کەمترە بەڵام ئێمە عادەتەن هەوڵێن هیچ نەبێت لە ناوەڕاستەوە نزیک بێ ینی لە زۆر بەرەو 5ەکە بڕوانە زۆر ئەو کاتانین کە بینین کێشی لە بەشی سەرەوەی چارتەکە بدەک باوکەکڵین وریا بەرەوە کاربۆیدرات و بۆ نمونە ڕیفان شوگەر ئەو خواردنە زەرمەندانی کە باسمان کرد لی بگرێرەوە با بجوڵێ وەرزشکەوانە ئەوانشی کە بینین لە بەشی خواروی چارتەکەن ڕێنمایانەکەین بۆی زیاترگەیان لێ بێ بەرەو ینی کێشی زیاتر بکەن بەڵام وەکو ئەوەی کە هەنێ جار مناڵەکار وڵا زۆر قەڵەوە سیرەکەی جبسیاتێ ساردیاتێوانە ینی هەنێ جار تۆ بزەبێت بەغیر و باشریش ئاگدارێکی تۆڵقی ناواز لێ بێنە زۆر جوانە بەس ئیتر سیرەکەی دوایی کە گەورا بێت منە جارە بەواڵە مەڵم کە گەورا بێت یەک شتان پێڵە ئەڵێ خۆ من عقلم پێ ناشکام ناڵبووم ئێوە گەورە بوو نای خۆ سوپاسان ناکات لەسەرەوەی ئاوا فێرتان کردەوە دوای خۆی گیرە خوا بەدەست خۆی بۆ زعیف ناکرێ و کاتە لەوە مەتانەکە لەبەرەوەی لە مەرحەلای ئێوە بەرپرسن لە گەشەی مناڵەکە لەبەرەوە بێ زۆر وریابنی دکتۆر بابینە سەر بابەتی میوە چۆن بدرێ بە منداڵ ڕاستەخۆ میوەکەی بدرێتێ یاخود بەشێکیان هەن میوەکەکەن بە شەربەت ئەو کاتیان بە منداڵەکە کامەی سوودی زیاترە بەڵێ ئەگەر ئێمە هەر لە سەرتاوە دەست باسکەین کە دەست پێەکەی بخواردن غەڵەتێکی زۆر باو هەیە بۆ منە دایک باوکان یەکسەر لە باتی بە ئاوی برنج و مەجموعەشتی تەندروست دەست پێ بکەن یەکسەرەتی بە میوە دەست پێەکە میوە تامێکی زۆر شیرین و خۆشی هەیە مناڵەکەی سایدفکتیە کە لەوە یەکەم کاربۆیدراتەکەی زۆرە هەرچەنە میوە باشێکی هەیە لە بڵێن کاربۆیدراتەکانی ترەوەی کە ڤیتامین و کانزاشی لەگەڵایە بەڵام مناڵەکە زۆر جاکە ئەو تامە شیرینە زۆر خۆشەی خواردووە دوای تۆ شۆربایەکی بێخێ و بە شەکری تێ نایخوا ڕەفزێکاتەوە ئەمە بێتە هۆکار بەوەی کە سیرەکەی لە وڵاتی تۆر چەند شۆربای بۆ کەم نایخوا کە بەچی دەست پێکڕۆ بە میوە تامەکەی ئەبێت تۆزە دواخی پێش ئاشتە بێت تامە تەندروستەکانی بێتی و دوای وردە لە بینەکەی تێکەڵیکەی ئەجا میوەکەی بێتێ میوە بۆ ئەوی لە تەمەنی گەورەترا میوەکە عادەتەن خۆی بدرێ بە مناڵەکە زۆر باشترە لەبەرەوەی ڕیشاڵی تیان کێشی زۆر باوە لە مناڵان و لە گەورە شایستا لەبەرەوەی سەوزە و لەشتی سروشتی و سزەڵاتەوە ئەمانە تۆزە دوور کەوتوینێتەوە قەبزی زۆر باوە لەبەرەوە کاتێک کە تۆ میوەیە گوشی بەس ئاوکەیە ئەمە بەس شەکراوەکەیەتی ڕەنگە تۆزە ڤیتامین و کانزای تابێ بەڵام
بەشی هەرە گرنگی ڕیشاڵەکانێتی و بەشێک لە کانزاکانی کە بە بەرگ و ڕیشاڵی ناو میوەکەەوە هەیە یعنی پێوەی نەماوە بەرە باشترە میوەکە خۆی بدرێ نانە حاڵی زۆر ینی جیاوازانە بێش بە تەواوەتی پاڕ ینی بدرێ لە ئاسارە نەگوشرێ بۆی ڕیشاڵەکانیشی پێوە بێ. دکتۆرە دەمەوێت باس لە زیانەکانی جەنین بۆ بکەیت کە مناڵ بە شێوەیەکی زۆر خۆی پێیەوە بە حکمەوەی کە ڕەنگێکی جۆرا و جۆر و ڕەنگا و ڕەنگی هەیە منداڵ حەزی ڕاتە سەری دایک و باوک چۆن بتوان ڕێگری لە منداڵ بکەن لە نەخواردنیا چونکە ڕێژەیەکی زۆر شەکر و چەوری تێدایە. بەڵێ وڵی هەمووی شەکرانە لە شەکر دروست بوو هەنێکیان باشترە بازێک ئەوەی تێکرێ بەڵام زۆربەی شەکرا شەکریش خۆی ئیتر ئەوەیسە باسم کردیان بێتە هۆی قەڵەوی ئەبێتە ئەگەر قەڵەویش خۆی نەبێ بۆ ڕێژەی ئەمناڵ هەیە زعیفە و هیچ فەحسی شەکری بۆ بکە نۆرماڵە بەڵام گە ڕێژەی ئەنسۆلینی بۆ فەحسکەی ئەنسۆلینی زۆر بەرزە کە ئەنسۆلینیش بەرز بوو کە شەکر بەرز بوو لە خوێنە من هەمیشاڵم ئێستا هەموو مناڵ هەموو دایکواکی حەزەکە مناڵەکانە زۆر گەشە بکە هۆرمۆنی گەشەیان باش بێ کە هۆرمۆنی کە ئەنسۆلین بەرز بوو هۆرمۆنی گەشە ئیش ناکە کە خەوی باش نەبوو ئیش ناکە کە مناڵەکە جوڵەی نەبوو ئیش ناکە لەبەرەوە ئەم سێ گۆشەیە کە من زۆر دایمە تەرکیزی خەمە سەر وەرزش و خەو و خۆراک کە تەندروست بێ خۆراکیش ینی بۆ ئەوەی کە گەشەی باش بێ بە پرۆتین و چوری هەر سێ مادەکەی تیابێ من زۆر تەرکیزە خەمە سەر پرۆتین بۆ لەبەرەوە نییە پرۆتین لە شتەکانی تر گرنگترا بەڵام هەموو جارێ ئەڵەم یعنی ئەگەر من بەدایک باوکو بە کەسێکیش بڵم کاربۆهیدرات مێ بە مناڵەکە یعنی ئەوانەی بۆ کەم کەرەوە ئەنجا لە 50 و 70 ئەیاتێ چونکە نان برنج نەستەلات شەکرێک شیرینیەکان جەلیبۆن جبس یعنی ئەوی کە مناڵ زۆربەی ڕۆژانەی خوا هەمووی کاربۆهیدراتە لەبەرەوە من عادەتەن تەرکیزە خەمسە پرۆتینەکە بۆی باڵانسێک وەرگرم لە بینی ئەو شتانێکی ئەیخوا و چۆرێکی تەندروست ئەگینا ئەگەر بەس کاربۆهیدرات بێ زۆر دەرەنجامەکەی مەترسیکارە. دکتۆرە زۆر باز لە سوودەکانی زەیتی زەیتون دەکرێت بە تایبەت گەورەکان پەنای بۆ دەبن بابینە سەر منداڵ ئەنی دەکرێت زەیتی زەیتون گوێزی هەندی و زەیتی کونجی و ئەم بابەتانە بدرێت بە منداڵ یعنی تەندروستە و ئەگەر تەندروستە سوودەکانی چێ بن؟ بەڵێ زۆر تەندروستە ئەبێ خۆی بڵین چوری تێر و چوری ناتێرمانەیە ناتێرەکەیە ینی ئەن ساتوریتت فاتە هەموو زەیتە شلەکان نتوانم بڵم ئەن ساتوریتت فات زەیتی زەیتون باشترینیان لەبەرەوەی ئۆمێگا سێتیا دوو جۆر ئۆمێگامانەیە ئۆمێگا سێ و ئۆمێگا 6 هەردووکیان زەڕورن بۆ ڕێژێکی باش لە خواردنی هەمومانە ئێمە ژۆک و گەورە و ئەوانی ژۆک و مناڵ بەڵام ئێستا بەپێی لێکۆڵینەوە تازەکان دەرەکەوێ ئۆمێگا 6 زیاتر چۆنەڵی ئینفلامیشن یعنی هەوکردن و ئەوانە لە لەشا زیاکە هەوکردن خاصەتەن ئەگەر ئەم پرۆتینانە لەگەڵ وەکوتم چوریەکی زۆر چکە بینێکی تر هەیە کە پرۆتین و شەکر بەیەکەوە کە ئەسووتێن مادەیەک دروستەکەن کە زۆر زەرری بۆ تەندروستی هەیە لەبەرەوە ئەم چوریە باشانە ضرورە بۆ تەندروستی مناڵ و بە زۆری ئێمە بۆ چێڵین زیتی زیتون و ئەم جۆرە زەیتانە لەبەر ئۆمێگاسیەکەی دەرکەوتەوە کوتم بە شێوی زانستی تا ئۆمێگاسیەکە زیاتر بێوزاڵ بێ بەسەر ئۆمێگا 6ەکەیە باشترا چکە لە هەوکردنەک نەخۆشی هەوکردنەکان لە گەشەی مناڵە فرەجوڵەیە حتا دەرکەوتە بۆ منە ئۆتیزم و ئەوانە زۆر دەوری هەیە بۆی کە ڕێژێکی زۆری ئۆمێگا 6 لە ینی ئەدرێ بە مناڵەکە ڕۆژانە پێی بدرێ ڕۆژانە ئۆمێگاسی بدرێتێ بە شێوەیەکی تەندروست زۆر باشە و چوری ڕێژەکەی ئەگۆڕێ بە پێی کێش و ئەوە یعنی ئەتوانم بە گرام بۆ یەک دنیا مناڵی دیانێن بەس ئیتر ئەگۆڕێ بە پێی تەمەنەکان بەڵام بۆ منە یعنی ئەتوانی کەوچکێک دوو کەوچکی زیتیش حتا لە 4 بۆ 6 مانیەوە کە باسم کرد زۆر جار ئێماڵین بۆ منە شەکر و خوێ و بەهارات نەکرێتە ناو شۆربە مناڵاتنەوە ئەچن چوریەکەشیان لەگەڵا داناوە یعنی دکتۆر بخوات چوریشم نێاوتێڵم کێ پێویستی چوری مێرێ چوری زۆر گرنگە بە تایبەتی بۆ گەشەی مناڵ لە 2 ساڵی یەکەم چکە گەشەی مێشکی مناڵ پێویستی بە چوریە حتا ئەگەر مناڵەکە نەخۆشی چوری شێبیانێ نەخۆشی جینات هەیە کە لە مناڵی چوری خوێن بەرزەکاتەوە لەمانەش ئێمە ڕێژیم پێش 2 ساڵ نانووسین چکە چوری زۆر ضرورە بۆ 2 ساڵی یەکەم بە تایبەتی 2 ساڵی یەکەمی تەمەن لە بەرەوەی گەشەی مێشکی پێویستی بە چورێکی باش هەیە بۆیە پێویستە چوری بەکاربێنرێ لە سەرەتاوە کە دەست کرد بە خواردن و بە شۆربا دروستکردن چوری بدرێ بە مناڵ ئەوی ژۆ کوتم یا بە زەیتی زەیتونیا بە ئەگەر ئەن ساتوریتد فات واتە چورێکی ناتێریش بێ بەس تەندروست بێ کەرا ڕۆنی کوردی خۆماڵی ئەمانە هەمووی چورێکی باشن بدرێ بە مناڵیان زەیتی گوێزی هەندی ڕۆنی گوێزی هەندی. دکتۆر با هەر لەسەر گەشەی قەڵەوی و باڵانەوە سینەوە بڕۆینە سەر گەشەی مێشک وەکو ئاماژە و پێدا جگە لە چوری ئەو خواردنانە کامانن کە زۆر سوود بە گەشەی مێشک دەگەێنن بەڵێ لە مێشک ئەتوان بڵم چوری دەوری باڵای هەیە چکە پێگاتی مێشک و پێگاتی بەرگی دەمارەکان
بڕێکی باشی چوریە و ئەگەر جۆری تەندروست بخورێ و زیانی پێنەگا گەشەی زۆر باشە بێ لە لای خۆمان زۆر باوەیانوت جارانەوەی گوێز بخوازیرەکە بێ بە زۆر ڕاستە چکە گوێز ئۆمێگاسرێکی باشی تیا چورێکی زۆر تەندروستی تایە لەبەرەوە عادەتەنەڵی چرەسات و بادەم و گوێز و ئەمانە زۆر باشن زۆر بدرێ بە مناڵ گۆشتی ماسی زۆر باشە بدرێ بە مناڵ و بەعام خواردنەکانی باڵانس بە هەموو ڤیتامینەکان دەوری هەیە ینی حتا کەم خوێنی خۆی یەکێک لەو شتانەی کە بۆ من ئێمە زای ئەمە مناڵەکەم خوێنەوەی ئاستی زیرەکی دابەزێ ئاستی تەرکیزی دابەزێ یعنی سیرەکی لە مەکتەبەڵە تااقەتم نییە تۆزێک 5 دقیقە یەکەم تەرکیزی لەسەر دەرزەکەی دوایەوە تەرکیزی نامێنێ لەبەرەوە هەموو ڤیتامین و کانزاکان دەوریان هەیە بەسەر یەکەی بە ڕێژێکی دیاریکراو خواردنەکانی باڵانس و هەمە جۆر بێت باشە بێ. دکتۆرە هەرچەنە کەمێک باس لە بەهاراتەکان کرد بەڵام ئەمێ ورتر بینە سەری بەهاراتەکان ئەدرێ بە منداڵ زیانەکانی چی دەبن بۆ منە بەشێک زیرە ئەدرێ بە منداڵ یان ئەوەی کە زۆر بەربڵاوە تایبەت سیر بێ پیاز بێ ئاوە ئەدرێ بە منداڵەکە ئەیخواڵە قەینە حەزیلێتی بابی خوات ئەمانە چۆنە بێندرێ سیر و پیاز زۆر باشە بچوانەوە ینی حداقل هەر تەمەنێکە هەر کە دەستی کرد زۆر باشە یان یەکێکە لە خواردنە هەرە باشەکان وشی بەهارات من زیاتر لەوانەوە حتا زیرە ئەمانەی کە تۆزە تامیان تیژ و تو نییە ئەتوانی بدرێ بە مناڵ بەڵام هەنێکی هەیە بۆ منە تێکەڵە ئەمە دەرمانی مریشکە دەرمانی چیە 5-6 نوعی تێکراوە و تۆ نازانی یعنی پێکاتەکەی چییە ئەمە لەبەرەوە من زیاتر لەم بانەدرێ بە مناڵ ئەگینا شتێک بزانی پێکایسە زەردەچەوەیەکێک لەو شتانەی زۆر باشە دژە هەوکەریتیا یعنی توانی بکرێتە شۆربای مناڵەوە شتێکی زۆر باشە بڵام ئەگەر تونی و تیژی تیابیان شتەکان تێکەڵ کرابێ و نەزانی سەرچاوەکەی چییە ئەو کاتە تۆزە مەترسیدارە بە تایبەتی لە مناڵی بچووکە چکە لەوانەیە حساسێتی بۆ دروستکات تۆش نازانی بکامیان بۆ بچ مادەیەک بۆ لەو کاتەیە مەترسیدارە بۆ دوا بخرێ بۆ مەرحەلەیەکی درەنگتر باشترە. دکتۆر ئەی ڕازیانە خەڵک زۆر پەنا بۆ ڕازیانە دەبات زۆر جار هەموو ڕۆژ بە مناڵ لێدات ئایا خراپ نییە؟ ڕازیانش زۆر باشە بەس ئەگەر بە شێوەیەکی تەندروستکە حتا زۆربەی چارەسەرە بڵێن پزیشکیەکان ئەوانەی کە دەرمانن ئەگەر پێکاتەکەی بخوێنیتەوە ڕازیانی تایە چکە بە عیلمیش بەزیتە بە شێوەیەکی زانستی یعنی نەک بە شێوەیەکی چۆنەڵی یەکێک شارەزایی نەبێ و بە شێوەیەکی زۆر و لەوانەیە لەگەڵ ڕازیانەکە شتی تری تێکەڵ کرابێ ئەمانە ئەمە لەگەڵینە گینا وەکو مادەی ڕازیانە خۆی زۆر باشە و لە پێکاتی زۆربەی قەترەی غازات و شتەکانی شاکە بڵێن پزیشکین و باوەڕپێکراون هەیە. دکتۆرە دایک و باوکان لە هەرێمی کوردستان تا چەند هۆشیارن لەبارەی ئەم بابەتان و لەبارەی خۆراکۆ لەبارەی گەشە و کێش و باڵی منداڵەکانی ئاین تا چەند گرینگە بن ئەڕێنایی لە پزیشک وەربگرم بزانن مناڵێکی کێشی تەندروستە باڵی تەندروستە گەشەی تەندروستە چ خۆراکێکی بدرێتێ پێت وایە چۆنن؟ خۆشبەختانە زۆر سپاس بۆ ئێوە بۆ میدیاکان بە شێوەیەکی گشتی ینی خۆمان زۆر هەوڵێن زۆر سپاس ینی باش بووە زۆر باش بووە. ئێستا زۆر لە جاران باشتە بە زۆرمان ماوە ینی بەجددی زۆر بەداخۆ سیرەکەی زۆربەی میدیاکان زۆر جار خەریکی مجموعەیە چەلحان و مجموعەیەشتن کە هیچ سوودێکی بۆ ژیانی ڕۆژانەی تاگنێ لە کاتێکە کە زانیاری تەندروستی من خۆم تا ئێستش کە زۆر جاگوێ لە بەرنامەی تەندروستی نەگرم سوودی بۆم هەیە کە خۆم پزیشکێکم ڕۆژانە خەریکیان بابەتانم جا چ جای کەسێک کە دوورە لە بەرنامە یعنی لە بوارەکەەوە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە خۆمان ئەپدەیتکەین بەردەوام گوێ لەشتی بەرنامەی تەندروستی بگرین کتێب بخوێنینەوە لە ئینتەرنێت یعنی پێیجی زۆر باشەیە لە ئەوانە بخوێنینەوە لە باتی شتێکی ناتەندروست و ضرور کە هیچ پێویستێکی سوودێکمان پێناگەێنێ ئەمە باشتر بۆ بە شێوەیەکی گشتی بەڵام هێشتا ماوێتی یعنی زۆر جێگەی داخە کە من مناڵێکە بینم تەمەنێک ئاەتەلام کەوەکوتم ڕەنگە چاکبوونەوەی زۆر ئەستەم بێ لە کاتێک ئاگەرەمە زوو بەهاتایە بە دووسێ ڕێنمایی زۆر بەسیت شتەکانی چارەسەرە بوو ئەمە یعنی ئەگەر یەک مناڵیش بێ دوو مناڵیش بێ بۆ من زۆرە چکە هەستەکەم ئەگەر بە دوو قسە تۆ مناڵێک لە تەمەنێکەوە بۆچی دوایی بە دوو مانگ خەوتن لە خستەخانە و یەک دنیا عیلاج چاک بێتەوە بۆ زوو فریای نەکەوی زۆر گرنگە هەر لە سەرەتای لەدایکبوونی مناڵ دکتۆر بیبینێ دوای 3 ڕۆژ دوای هەفتەیەک دوای 2 هەفتە جارێک مانگانە و لە دوای تەمەنی ساڵ و 2 ساڵەوە وای لێ دیتر ئەگەر ساڵی جارێکیش دکتۆر بیبینێ کافیە بەزی تر ئێمە یعنی 5-6 ساڵ ئەڵێم ئەوە داواتێ فلانشە دەڵێ نەبخواوتوە تو یەکەم کەسێنم بەلا ئیتر یانیەوە 4 ساڵەیش دکتۆری نەدیوە یان نەخۆشەکەی بنە لای ماڵتۆبیەک ببێەوە هیچ بزانێ هەر لەسەر کۆڵانەکان و ئانە سیرەکەی دووسێ شروبیاتێ هیچیش لەوانێ هەر پەیوەندی بە نەخۆشیەکەیەوە نەبێ خراپتری بکە یان ئەچنە لای دەرمانی کوردەواری بۆن بڕ و مەڵاش و کەوتن و ئەمانە زۆر زەرەر لە مناڵێ هەنێجار نەک هەنێجار بخوا زۆر بەی جار گەشتۆتە دەرەجەی مردن
گورچوەسانی گورچی لە زەرری لە جگەریاوە گەشەی مناڵەکەی دواخستۆ تووشی گەشتکەی کردووە ینی ئەمانە لە مەرحەلەیەکی ئەگەر درەنگ و ناشارەزای بدرێ بە مناڵەکە بەڵام ئەگەر زوو سەردانی پزیش بکە ینی شتەکە زوو دەرەکەوێ و لە مەرحەلەی سەرەتای چارەسەر وەرەگرێ زۆر باشترە بێ. دکتۆرە نیگا شەفیق پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و خۆراکی منداڵان سپاس بۆ زانیاریەکانن سپاس کە لە بەیان باشکردستان زۆر سپاس سەرکەوتوو بن دەستان خۆش بە. خۆشەویستان بەیانی باش کوردستان پێشکەشکرا تا بەیانێکی کە ڕۆژتان پڕچالاکی و هەر شاد بن بەختەوەر بن.